سڵاوتان لێبی خۆشەویستان، پرسیارەکەیە زۆر لێمان دەکرێت ئایا تیکتۆک دادەخرێتن یان نە. بۆ پرسیارەکە زۆر خەڵک گوێ بەنامە دەنێریتن. پرسیارەکەم هینایەتە فیتەری بە هەتا تەواو دەبێتن 5 دقە باسیەوە بابەتێ بکەین. پرۆژە یاسایەکە پەسەندکرایە لە ئەنجومەنی نوێنەران، بەڵام با تۆزێک هەنگاوە بگەڕێنەوە دواتر. تیکتۆک خاوەنداریەکەی سینینە، هەمیان سینینە. ئەو کەسێ بەڕێوەبەری جێبەجێکارە، ناوی چەوشووە، کابراکی سەنگاپۆری ژنەکەی ئەمریکیە. سینیش دەزانیتن کوردواری خۆمان گۆدی سەگە، دەزانیتن ئەگەر هەمووی بکاتە سینی مستەقبەل تووشی شکال دەبێتن لە ئەمریکا. لەوێ بەڕێوەبەری جێبەجێکارەکەی کردیتە سەنگاپۆری. پێشترێکە مارکیان بان کرد، مارک ئەوەی فەیسبوک، بەروبەرم هەمووی ئیسپانینە. مارچا بان کرد لەبەرەوەی خەڵکەکە هەندێک مناڵی ئەزیەتیان خوارد بوو یا خۆی کوشت بوو لە لایڤی فەیسبوک. نوێ عایلەکان بە نوێنەرەکانی خۆیان گوت بەوانەی کاریان بژار بوو بە ئیمێلوانەی ساڵانە بوو. نوێنەرەکەش چوو بە ئەنجومەنی نوێنەران، پرۆژە یاسایانی ئیمزای کردبووە، کابرایان بان کرد بوو، مارکیان بان کرد بوو، ئیتر بۆی دای لێبوردنی کرد. ئەنجومەنی نوێنەران لە ئەمریکا ئەنجومەنی نوێنەران هەیە، مەزید شیوخێ پیران لەگەر سەرۆکی ئەوە پرۆژە یاسا هاتەوە دەستە سەرێ. ئەنجومەنی نوێنەران 435 کەسن هەستا بوون. طبعاً ئەو پرۆژە یاسایە بە پارتیزانە، بای پارتیزن یعنی هەردوو حزب، هەردوو حزبی سەرەکی بە دیموکرات و کۆماری زۆر توندن لەسەرەوە بابەتی. لێیە پرۆژە یاساکە بە زۆرینەی دەنگ تاوان بێن بە کۆی دەنگ پرۆژە یاسایەکان پەسەند کردی. ئێستا لە بۆ نوێنەران دەچی، ئەفەن سیناتۆر پیران دەچیتن، پیرانیش تەرخیقی دەکە و ئەوانیش بەرزی دەکەن و ڕەفعی دەکەن ئەگەر ڕازی بوون. و سەرۆکیش وعدیدا بوو، بایدن گوت ئەگەر لە نوێنەران لە سیناتۆر دەرچیتن پیران ئەوە من تەوقیع دەکەم. ئێستا بایدن بەخۆی ئەوەی هەیە، ینی تیکتۆژی هەیە لەبەر انتخابات دەنگە. لەبەر چوو هەیە 170 ملیۆن کەسی ئەمریکی زیاتر کەمتر تیکتۆک بەکاردێنی. ئێوە ئەسراری هەمووی لەدەست تیکتۆکە، شەریکە تیکتۆکە. چۆتی فول ئاکسەسە دایتێ لە بۆ ڕسمەکان و تەلەفۆن و ڕسم و هەموو شتەکانت لە بندستی سینە. ئەو 170 ملیۆن کەس لە بەندەست سینەوە بەز ئەمریکادی وڵاتەکانیکە. لەبەرەوەی ئەو تیکتۆکەی لە سین بەکاردێن زۆر پەروەردەیە، ئەوەی لە ئەمریکا و غێری سین بەکاردێ بابنێن هەمووی ئەو لابەلایە وەکوی لە کوردستان و لە ئەمریکا دەبینرێتن. لەبەرەوەی زۆر حتا تەسیری کرد لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی ئەمریکاش و دنیاش بەگشتی. پاشەوەی کابرایان بان کرد بوو، لەبەرەوەی کابرا بەس بەڕێوەبەری جێبەجێکارە هەموو جوابەکانی پێ نەبوو، جوابی دەداوە زۆر خۆی لێ دەدزیەوە. لەبەرەوەی پرسیار جوابەکانی زۆر ڕازی کرد و موقنع نەبوو لە بۆ نوێنەرەکان. ئیتراوان بە کۆی دەنگ یاسایەکەیان پەسەند کرد، بەرزیان کردیتەوە لە بۆ ئەوەی لە بۆ پیران. لە پێشەوە یاسایەکەی تەمەەن بان دەکرێتن، بان ینی قەدەغە دەکرێتن لە ئەمریکا. هەتا ئێستا مەرحەلەی بڕیە. لەبەرەوەی دوو ئۆپشنیاندا، دوو بژاردەیاندا کابرای سەنگاپۆری باڵی تیکتۆک کێنیان ئەوە تەیە سێرڤەرەکەی بەکامل دەینە ئەمریکا، ئەمە کۆنتترۆلی بکەین سێرڤەرەکە، یاخود ئەوەیە ئەو بەشەی خێری سینلادە بەشەکەی تێ جیان باڵێ یاخود ئەمریکا بە تایبەتی بینی لە ئەمریکا ئەمە خۆمان دەیکڕینەوە، خۆمان سەرپەرشتی دەکەین. هەتا ئێستا مێتا ئەوە بووە، مێتا ئامادەی خۆی دەربڕە. مارک گوتم دەیکردمەوە. تەمە زۆر سوازە بۆ کاکە چینەری و معلوماتانەی پێدا. یان دوو ئۆپشنەکەی، یان ئەمە بەشەکەی خۆمان دەکڕینەوە تیکتۆک، یانەوەتەیە هەموو سێرڤەرەکە بابێت ئەمریکا کۆنتترۆلکەن. ئیتراوانش ڕازی نەبوون، لەبەرەوەی پرۆژە یاسایەکان پەسەند کرد، پاسیان کرد، یانی ڕەتیاندا بەڕێیان کرد لە بۆ سیناتۆرەکانیشەوە ماوەی چەند ڕۆژێک بزانێن تەوقیع دەکەن و بایدنیش وعدیدا بوو کە بان بکرێتن. تاواگە بان بکرێتنەوە ئەمریکا زەخت دەکات لەسەر ئایفۆنی iOS لێ نەگەرەوە ئەپلیکیشنیش بکاتن و هەروە ئەندرویدش لەوەیش لەسەر بکاتن زەختیان لێ بکات. هەموو هاوپەیمانی ئەمریکانە ئەو کاتی بەس هەوایی دەبینێ، هەوایش ئایا سیستەمەی تایبەت بخۆی هەیە یان نا. ئەوە ینی تیکتۆک فەشەل دەینیتن. ئیترەوەیە کورتی پوختەکەی لەوەی ئیزافە معلومات شەبیتن، بەڵام هەرەوەندا جار لەبەردەستە. هەر خۆش بن و کاتێک خۆش.